ئێستاش کاتی تەوەری سۆجەیە و بە بەشی هونەری سینەما بە هاوکاری کۆلێژی هونەر خولێکی ڕاهێنان بۆ خوازیارانی بەشی فلمسازیەکەنەوە کە ئەم خولە تایبەتە بە ئەو کەسانەی کە خوازیارن بۆ ساڵی نوێوە بۆ ئەم ساڵ بەشداری بکەن لە بەشی فلمسازیە. جا هەر لەبەر ئەو هۆکارەشە بۆ ئەوەی کە و کەسانی بینەری بەرنامەی کورسات مەگەزینە بن بینەر بن و بشزانن ئەو هەلومەرجانە چییە بۆ بەشداریکردن لە ئەو خولایەوە لە هەمان کاتیشە بۆ ئەوەی کە حەز ئەکەن بچنە بەشی فلمسازی ئەم بەرنامەیە بۆ ئێوە زۆر سوود بەخشە بێت چونکە ئەمڕۆ ڕێکخەری خولەکە کە کاکاوان ئازیزەوە خۆشی لە هەمان کاتە هونەرمەندا لەگەڵماناوێت و گفتوگۆی لەگەڵاکەین سەبارەت بە ئەم بابەتە کە ئەمڕۆ بۆتانە خەینەڕوو. کاکاوان بەخێربی بۆ سۆدەی کورسات مەگەزین. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ کاکاوان. سەرەتا بە ئەوە دەست پێکەین با بزانین ئەم خولە چۆن بوو کە بڕیارتاننا بە هاوکاری و بە هاوبەشی لەگەڵ لە نێوان بەشی هونەری سینەما و کۆلێژی هونەر ڕێکی بخەن چۆن بوو ئەم بیرۆکەیەتان بۆ دروست بوو؟ هەڵبەت ئەم خولە ئەمە چوارەم خولە پێێنێتە چوارەم خولی هەر لە 4 ساڵ پێش ئێستا بەندە ئەوەم پێشکەش بە بەشی خۆمان کرد کە وتم ئەو خوێندکاران خۆم دوای کە کۆلێجی هونەرم تاو کرد بەشی سینەما لەگەڵ بەڕێوەبەرەکەم لە بەشی سینەما قسەمان کرد وتم ئەبێ ئێمەش ئامادەکاری بۆ ئەو خوێندکارانی کە ئەچن بۆ ئەوێ کە ئەیانێ وەربگیرێن لە کۆلێجی هونەر ئێمە زانیاریشان بینێ یعنی بە زانیاریەوە بچنە چاوپێکەوتن و مقابلەکەوە کە خۆشبەختانە بەڕێوبەری بەش قۆبوڵی بوو هەڵبەت بەشی هونەری سینەما کە سەر بە بەڕێوەرەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانیە خۆشبەختانە پیان باش بوو ئەم خولە بکرێتەوە خولەکەش وا بۆ چوارم ساڵێتی هەستی ژەکەین یعنی ئیسفادی هەبوو بۆ زۆر بۆ خوێندکارەکان. ئەو جێگە دڵخۆشیە کە ئێواڵێن سوودێکی باشی گەیاندووە کەواتە چێن ئەوانەی کاتوانن بەشداری بکەن لە نێو خولەکەیە. بەڵێ هەموو ئەو خوێندکارانی کە ئەیانوێ وەربگیرێن لە کۆلێجی هونەر بەشی سینەما هەموو ئەو خوێندکارانە هەڵبەت خوێندکارەکان تیاتی لە پۆلی دوانزەوە تەنها خوێندکارەوێت بەڵێ کە ئەیانەوێت بەشدار کە ئەیانوێ وەربگیرێن لە کۆلێجی هونەر بەشی فلمسازی. ئەم خولە بۆ ئەوەیە ئەو خوێندکارانش کە پەیمانگایان تاو کردووە یا هەموو ئەو خوێندکارانی تریش کە ئەیانێ وەربگیرێن لە کۆلێجی هونەر هەموو ئەوانە ئەگرێتەوە. زۆر باشە کاکەوان کەواتە با بڵین ئەو مامۆسانی کە دەرسەڵێنەوە لە نێو خولەکە لە کوێ پێک هاتوون ئایا مامۆستای بەشی هونەرە جوانەکانە بن ئەو مامۆسایانە بن کە بەشی فلمسازیان تاوا کردووە یاخود لە کوێ پێک دێن؟ هەڵبەت لە بەشی هونەری سینەما زۆرێک لە کەسانی بە ئەزمون و بە شێوەی ئەکادیمی و زۆریشیان لە دەرچووی کۆلێجی هونەرن ئەوانە ناڵێن وانەکان بریتێ لە سیناریۆ وانی سیناریوی تایە وانی دەرهێنانی تایە وانەی کامێرای تایە وانەی مۆنتاجی تایە وانەی مێژوویەک لە سینەما وانەی کاریگەری دەنگ بۆ سینەما ئەمانە هەڵبەت بەشتی سەرەتایی یعنی تۆ ئەگەر باز لە سیناریۆ بکەی سیناریۆ بەحرەکە یعنی بە 4 ساڵ و بە چەندین ساڵ تەواو نابێ بەڵام ئێمە بە هاوکاری لەگەڵ بەشی خۆمان لەگەڵ ئەو مامەسا بەڕێزانی کە ئەوانە ناڵن کە هەمویان کەسانی بە ئەزمون و شارەزان و کارەکانیشان هەم لە ناو هەم لە دەرەوەی وڵات ینی خاوەنی چەندین بڕوانامە و خەڵاتی ناوخۆی دەرەوەن وامان کردووە کە باز لە سیناریۆ بکرد یا دەرهێنان یا کامێرە یا مۆنتاج یا هەر کاری تر زۆر بە چڕی ینی چڕ کراوەوە تەنها زانیاریکی سەرەتایی تا ئەوەنەی لە چاوپێکەوتنەکە سوودی لێوە بگرێ و بتوانێ وەڵام باتەوە. زۆر باشە کەواتە بەدەنگەوە هاتنی خوێندکاران چۆن بوو هەتاوەکو ئێستا بێگومان ئێوە لە ساڵانی ڕابردووە هەستان کردووە کە ئەم خولە گرنگێکی زۆری هەبووە و بەدەنگەوە هاتنێکی باشیش هەبووە هەر لەبەر ئەوش بۆ کە ئێوە بەردەوامیتان پێدا و ئەمە ئەبێتە چوارەم جار کە ئێوە بەشدار یاخود با بڵێن ئەبێتە چوارەم ساڵ کە ئێوە بەردەوامیتان داوە بە ئەم خولە. بەڵێ هەڵبەت لەو ڕۆژێکی تر ڕامان گەیاند و کە لە ڕێپیجی بەشی هونەری سینەما و بە هاوبەشێکی تەواوی زانکۆی سلێمانی لە پیجی کۆلێجی هونەر بەشی فلمسازی ئەوانیش دانا و بڵاویان کردەوە کە من زۆر سپاسیان دەکەم و کۆلێجی هونەر بەشی فلمسازی هاوبەشێکی تەواوی ئەم پرۆژەی ئێمن دەستیان خۆش بێ ئەوانش لە پیجی خۆیان دانا و
زۆرێک لە خوێندکاران پەیوەندیان پێوە کردوین بەم خولەوە. کەواتە کاکەوان گرنگی ئەم جۆرە خولانە بۆ بەشداربووانی نێو خولەکە چی ئەبێت بۆ بەشداربووانە چی ئەبێت کە ئەچنە بەشی فیلمسازی لە کۆتاییەکە چ شتێک فێر ئەبن لە نێو خولەکەیە کە بۆ بەشەکەی خۆیان گرنگ بێت؟ بەڵێ هەڵبەت تۆ لەو خولە خوێندکارت هەیە لە پۆلی 12ەوە کە هاتووە ئەبێ زانیاریی لەسەر بە نمونە ئێڵن کامێرە هەبێ ئەبێ بزانێت گرتەی کامێرە ینی کە پێی وتە کلۆس چییە کە پێی وتە میدیەم چی ئەبێ بزانێ لە سیناریۆ ئەبێ زانیاریکی وای هەبێت چونکە ئەوی ترس بینێ ئەچێتە چاوپێکەوتنەکە و هەڵسەنگانی بۆ ئەکرێت لەگەڵ خوێندکارەکانی ترا کە باز لە سنۆپس دەکرێ لە سیناریۆ ئەبێ بزانێت چییە هەڵبەت لە نواندنە ئەبێ بزانێ واتای نواندن یانی چی ئەکتەر چییە ئەکتەر کێیە تەنان لە دەرهێنانیشە چ کارێک هەڵەسێ بە بۆی کە چ کارێک دەرهێنانی بۆ بکات ئەمانە هەمووی تەنانەت مۆنتاژ و وانەکانی تریشکە هەیە بزانێت کە کاریگەری دەنگ چییە لەسەر هین کە ئەمانی زانی ئەم بە کۆمەڵێک زانیاری ئەچێتە ناو ئەو مقابلەیەوە کە لەلایەن مامۆستا بەڕێزەکانی کۆلێجی هونەر بەشی سینەما کە ڕوبەڕووی ئەوانە بێتەوە لە مقابلەکە سوودێکی تەواوی لێبینێ. کەواتە کاکەوان پێشبینیەکەن تاوەکو چەندێک ئەم خولا سوود بەخش بێ بۆ ئەو کەسانەی کە نوێن بۆ بەشداربووانەی کە نوێن بە بەشی فیلمسازی و سینەما کە هیچ ئاشنابوونێکیان نییە لەگەڵ فیلمسازیە بەڵام حەز ئەکەن بەشدار بن. بەڵێ هەڵبەت ئێمە تەجروبەی ئەومان کردووە کە چەندێک بۆ پرسیارەکەی بەڕێزە چەندێک سوودیان لێوەرگوە ئێمە طبعاً لێرە سپاسی بەشی هونەری سینەماکەم و ئەو هاوڕێ و ئازیزانی کە لەگەڵمان لە خولەکە وانیان ئەینێ یعنی هەل وانیان پێ بەچی بەو مۆبایلی دەستیان وانیان پێ ینی بڕواتان بێ کە خۆیان لە سەرەتایان کە مامۆسای دەرهێنان مامۆسای سیناریۆ کە مامۆسای کامێرا و مۆنتاژ کە دەرزیان ئااتێ ئیتر خۆیان ئەو واجبی کە ئیراوە بەسەریانە هەستیان پێکەین کە چەنە عاشقی ئەو بەشن بەشی سینەما و چەنە عاشقی هونەرن چونکە کار ئەکەن لەسەرەوەی کە بۆ مۆبایلیان کار ئەکەن لەسەرەوەی کە ئیشێک ئایدایەک سیناریۆیەک دروست بکەن و بۆ ڕۆژی مقابلەکە پێیان بێ ئێمە لە یەکەم ساڵەوە ینی خۆشبەختانە هەستمان بەو سوودە کرد کە سوودی لێوەرەگرن یەکسەر یەکەم واجب کە ئەیانرێت یەکەم ئەرک کە ئەیانرێتێ ئەو ئایدایە کە بە مۆبایلەکانیان ئەبێ بیکەن و بەس دوایی کە ئێمە سیریەکەین زۆر لیان ڕازین و لەوە هەستیان پێکەین کە زۆر سوودیان لێوەرگرتووە. کاکەوان هەل ئێستا هەستەکەم ڕایانە هێن بۆی کە بەشداری بکەن لە فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بۆیە هەر لە سەرەتەوە لە مۆبایلەکەی دەستیانەوەڵە دەست پێ بکەن بە خۆشحاڵیەوە یعنی ئەم 3 ساڵە ئەو خوێندکارانە کاریگەریان هەیە و کاریشیان هەیە لەو فستیڤاڵی کورتە فیلمی مۆبایل ینی جێدەستیان دیارە ئەوە ئەم ساڵ بۆ 2 ساڵە چێ کە ئەو خوێندکارانە بە مۆبایلەکانیان چونکە پێشە ڕاهێنانیان پێکراوە و بە دەستخۆشیەوە زۆر بەباشی لە فستیڤاڵەکە جێدەستیان دیارە. کاکەوان خواستێکی زۆر هەیە بۆ بەشی فیلمسازی ئەوەی کە ئێمە ئەیزانین وە لە ئێستەیە جیاواز لە پێشووتر تۆ وەکو ئەکتەرێک هۆکارەکەی گەڕێنیتەوە بۆچی هێندە خواز زۆرە لەسەر بەشی فیلمسازی؟ بەڵێ هەڵبەت بەشی فیلمسازی مەجالێکی فراوانی تیا بۆ کارکردن جاران ئەیانوت جاران ینی من ئاگارم کۆلێجی هونەری چی و سینەمای چی و ئەوەی چی ینی ئەم قسانە ئەوترا بۆ بیریان لە بزنس دەکردوان لەو سەری دانامەزەی لەو سەری ئەبێ لە کوێ بیت و بەڵام ئێستا دەرچوانی ئەم کۆلێجە بە هاوڕێیانی منیشە و بە وەجبەکانی ئێمەشەوە بەشێکیان لە تیڤیەکانن بەشێکیان لە کۆمپانیاکان کۆمپانیای ڕیکلام و دروستکردنی فیلم یعنی ئێستا خۆشبەختانە بەرچاویان ڕوونە کە ئەو پرسیارە تەواو کە بڵێ من جاوا ئەوێشم تاوا کرد ئەبێ چی بکەم نەخێر ئەگەر ئەکتەریت ڕەنگە شانسێکی ئەوەتە بێ کە ئێستا زۆرێک لە شۆرت فیلم و فیلمە درێژەکان هەیە شانسەوەی هەیە بەشدار بێ ڕەنگە ببێ بە کامێرەمانێکی باش ئەوە ئێستا دەرفەت هەیە لە زۆرێک لە کۆمپانیا ڕیکلامەکانیش و لە تەلەڤیزیۆنەکانیش و تەنانەت ئەگەر ڕۆژان خۆشی دەست باتە کارێکی دروستکردنی فیلمێکی سینەمایی کە دروستی بکە
مۆنتاژ یعنی هەموو بەشەکان بەشی ئەوەی تایە کە بتوانێت بزنسێک بۆ خۆی پیاکات و ببێ بە بژێوی ژیانی خۆی. ئەگەر مۆنتاژ بێ، ئەگەر کارێکی دەرهێنان بکات، ئەگەر کارێکی کامێرا یاخۆی هەڵڵبا دروست فیلمێ دروست بکات و ئەگەر ئەکتەریش بێت، ئەگەر ئەکتەریش بێت وتایەتی ئەبێ بە مایکەپێکی باش بەڵێ مایکەپ ئارتیسێکی باش لە ڕیکلامەکانە، لە تەلەڤیزۆنەکانە و لە سینەماکانیشە. زۆر باشە. کەواتە کاکاوان وەکو ئاماژەشە پێکرد بێگومان ئەم خولا تیۆری و وەکرداریشە. کەواتە لە کۆتایی خولەکەیە چ بەرهەمێک ئەبێت، واتە هەریەک لە بەشداربووانی نێو ئەم خولا ئەبێت لە کۆتایەکە بەرهەمێکی خۆیان پێشکەش بکەن؟ بەڵێ هەر یەکەیان و ئێمە یعنی ئەوە بۆ چوارەم ساڵسێ ئەو ئەرکانی کە مامۆستا بەڕێزەکان ئەیانن بە سەر خوێندکارەکانە بەڵێ بە مۆبایلەکانیان دیسانەوە بە مۆبایل لە بەروی کە لەو ئاستەیە یەکەم هەنگاوێتی باشترین شت کە پەنای بۆ بەرێ ئەو مۆبایلی دەستێتی بەڵێ لە کۆتاییە بەرهەمی هەمویان بە مۆبایلەکانیان ئێمە ئەیان بینین و پێیان ئاشنابین. زۆر باشە. ئایا هیچ مەرجێکی تایبەت یاخود تاقیکردنەوەیەک هەیە لە پێش ئەوەی کە بێن بەشداری نێو خولەکە بکەن، واتە ئەبێت تاقیکردنەوەی بکەن پێشەوەی کە بێنە نێو خولەکەەوە؟ هیچ مەرجێک نییە. ئارەزووی هەیە وەربگیرێ لە کۆلێجی هونەر بەشی فیلمسازی فەرموو بابێ، بەڵام ئیتر نمرەکەی چۆن نییە بۆ ئەوانە ئەوە ڕەنگە زانکۆ باشتر لە ڕێی ئەو فۆرمەوە کە دابەشێکە بەسەر ئەو خوێندکارانەیە ئەوە لەوانەیە لە فۆرمەکە کۆمەڵێشت هەبێت ئەوەیاننا، بەڵام ئەتوانێت تەنانەت کەسانی تریش یعنی هەنێ هاوڕێ و برادر لە چەندجێک کە بیانەوێ بێن بۆ ئەوانەش هەیە، بۆ هەموو کەسێک هەیە کە ئەگەر سەرەتای ببێت ئەگەر خوێندکاریش نەبێت، ینی من لێرەوە ئەواڵم ئەگەر خوێندکاریش نەبێت حەز بکە بێتە ناو دەورەکەەوە ئەتوانێت بێت و بەشدار بێت، یعنی ئێمەش ئەرشینی و وازیبی خۆمانی ئەین بەسەرە. دەستان خۆش بێت. کەواتە کاکاوان ئەم خولا بۆ ئەو کەسانەشە بێت کە لە بەشی فیلمسازی نەخوێن بەڵام حەزکەم بێن لە دەورەکەیە بەشداری بکەن لە خولەکەیە؟ خۆی ئەم خولە تایبەتە بۆ بەشی فیلمسازی بۆ خوێندکارانی کە ئەیانی وەربگیرن. بەڵام ئەگەر ئێستێمە پار ئەزمونێکی واشمان هەبوو کۆمەڵێ برادر داوایان کرد کە بێنەوە بۆ نێنە خولەکەەوە، نەک بە نیەتەوەی کە وەربگیری لە کۆلێج، خۆی ئارەزووەکە زانیاریی هەبێ، زانیاریی هەبێ لەسەر سیناریۆ، زانیارێکی سەرەتایی لەسەر دەرهێنان، لەسەر کامێرە، لەسەر مۆنتاژ، لەسەر نواندن و لەسەر وانەکانی تر هەبێ. بەڵام بە تایبەت بۆ خوێندکارانی ئەو خوێندکارانە کە ئەیانی وەربگیرن لە کۆلێج. کەواتە با لە باسکردنی دەورەکە بینە دەرەوە و بە تایبەت باسی هونەرمەند کاکاوان بکەین. چ کار و پرۆژەیەک ئێستا لە بەردەستی خۆتا هەیە کە تایبەت بێ بە خۆت و لە ڕۆڵی جێڕانە؟ هیچ کارێکی تایبەتیت هەیە کە بەشداری تێدا کردبێ یانیش بە نیاز بیت بەشدار بیتیایە لە ئێستا هیچ پرۆژێک هەیە؟ هەڵبەت بە خۆشحاڵیەوە لە ئێستا کارێکمان تەواو بووە، یعنی کاری کورتە فیلمێکمان تەواو بووە لەگەڵ خاتوونێک کە دەرچووی کۆلێجی هونەرە تێشوخان. کارێکی سیناریۆکە هەم هی خۆی بوو هەم کاری دەرهێنانیشی کردووە. من وەکو ئەکتەر بەڵێ لەگەڵ لەو فیلمەیە بەشدارم، بەڵام جارە پەخش نەکراوە، بەڵام مۆنتاژ و هەموو شتێکرا و ئامادەیە بۆ پەخش. ئەوە دوایین کارە. دەستە خۆش بە کاکاوان. پێم بڵێ جیاوازی چییە لەوەی کە تۆ ئێستا لەگەڵ گەنجەکانە کار و پرۆژەکانی خۆت جێبەجێیەکی جیاوازتر لە ڕابردوو کە ئەتوانین بڵین ئەوانەی کە کارە لەگەڵا کردوون پێگەیشتی بوون، کەسانی کەمێک بەتەمەنتر بوون لە گەنجانی ئێستا؟ جیاوازەکەی لە چییە؟ هەڵبەت من بە سپاسەوە کە ئەو هاوڕێ و ئازیز و برادرانی کە پێشتر کار کراوە بەڵێ هەمویان خاوەنی کۆمەڵێ کاری جوان و باش و سیڤیەکی جوانن. ئەمە هەمووان ئەزانین و زۆرێک لە کەسانی دەوروبەریش و ئەمشار و کوردیش ئەزانێ، بەڵام ئەو چێژی کە من خۆم هەمە بۆ ئەو خوێندکارانی کە سەرەتایان یا ئەو هونەرماندانانی کە لە سەرەتایان من زۆر جار هەر ئەم ڕێ ئەگرم، چونکە ئەمانە خاوەنی هیچ سیڤیەک نین، لە سەرەتایان کە ئەیانوێ سیڤیەکی جوان بۆ خۆیان دروستکەن. تەواو ئەو هاوڕێیانمان ئەو برادرانمان کە بە سپاسە و دەستیان خۆش بێ جێدەستیان دیارە خاوەنی
سیڤی خۆیان خاوەنی چەندەها بگرە خەڵات و ناوبانگی خۆیان بن. بەڵام ئێمە ئێستا ئیش لەسەر کەسانێکەکەین کە لە چەندین ساڵی تر یا چەند ساڵێکی تر ئەمانیش ئەبنە خاوەن سیڤیکی باش و ئەمانیش ئەبنە خاوەن خەڵات و کار و ناسینی خۆیان. چێژەکە ئەوەیە کە ئەمان لە سەرەتایان و زۆر بە گوڕجۆشی شۆیان، زۆر بە گوڕجۆشەوە یەن گوێت لێ ئەگرن و هەڵبەت زەمەنەکەش گۆڕاوە ئەو سەردەمەی کە لەگەڵ برادرانەیە ئیشمانە کرد و کارمانە کرد لە ڕووی تەکنیک و لە ڕووی زۆرێک لە شتەکان کەمتر بوو. بەس ئێستا دنیای سینەما و تەکنیک زۆر کراوەترە وەک لە جاران. دەستخۆش کاکاوان کەواتە کەی بینەری ئەو کار و پرۆژەی تۆ بین؟ وەڵڵی ترەوە خات و تێشوخان ئەزانێت ینی چاوەڕێی دەرفەتێک ئەەکەین بەڵێ چاوەڕێی دەرفەتێک ئەەکەین ئیتر ئەگەر فستیڤال بێ یا ئەگەر هەر نمایشێکی تایبەت بێ ئەوەی تر لە تێشوخان بکە. کەواتە داتان ناوە بۆ کاتێکی گرنگ بەشداری نێو فستیڤاڵی پێ بکەن یانی ژەوتە نمایشێکی تایبەتی ئەوە ئیتر ئەبێ لە تێشوخان بپرسی بەخۆ من بەخوا تازەیەوە بە گوێمانە دیارە بەتەمای ئەوەن لێرەوە ڕێزم هەیە بۆ تێشوخان بۆ ڕێز سڵامان هەیە بۆی هەموو ئەو سافە جوانی کە لەو فیلمە بەشدار بن ڕێزم هەیە بۆیان و هیوام سەرکەوتنیانە. کچێکی گەنج و چالاکە زۆر هیوام سەرکەوتنیانە و هێ سەرکەوتنی بۆ خوازین. ڕێزم هەیە بۆیان. زۆر سپاسکەواتە کاکاوان بابینەوە سەر باسکردنی خولەکە با بزانین کەی دەست پێیەکە کات و شوێنەکەی کوێیە ئەو زانێریانەشمان بیتێ و بۆ ماوەی چەند ڕۆژێکیش بەردەوام بەڵێ خولی ڕاهێنانەکە 24 مانگ دەست پێیەکە. بەڵێ هەڵبەتی تر ئێمە لە 22 23 ئێمە لە ئێسەوە خۆمان ئامادە کردووە بەڵامی تر لە 23 بە تەواتی مامۆستا و خوێنکارەکان ئاگادارەکەینەوە کە بەڵام خۆی لە 24 مانگ دەست پێکە خولەکە 5 ڕۆژی ژەخایانێ 24 و 25 و 26 و 27 و 28 مانگ ئەم 5 ڕۆژە ئەخایانێ وانەکان سەعات و چارەکە لە بەشی هونەری سینەماش لە بەشی هونەری سینەما ئەم خولە ئەکرێتەوە. طبعاً ئەم جارە ژێڵێمەوە بە سپاس و بە هاوکاریکی تەواوی باشی کۆلێجی هونەر بەشی سینەما بە مامۆستا یاسین و بە کاک دکتۆر دڵشاد و زۆرێک لە مامۆستا بەڕێزەکانی تر کە مامۆستای خۆم بوون. ماندوو نەبن لەشی هەمولایەکتان ساغ بێت کاکاوان بە هیوای کاری زۆر جوانتر و باشتر هەمیشە بە کار و پرۆژە و بە چالاکی زۆر بتبینین کاکاوان. زۆر سپاس بۆ ئامادەبوونە. منیش زۆر سپاسی بەڕێست و کەناڵی کورسات کەناڵە جوانە و هەموو بینەرەکان یەکەم. دەستخۆش کاکاوان دووبارە بەخێر بیت. بەڕێزم زۆر سپاس. ئازیزان لەگەڵتانە